لە سنووری قەزای چەمچەماڵە چەند کەسێکمانەیە کە نەخۆشی نەفسییان هەیە لە ئێستادا شوێنی مانەوەیان نییە لەسەر شەقام و شوێنە گشتەکان ژیان بەسەرە بن. ئێمە لە شۆڕش بینایەکمان بۆ دروستکراوە بە ناوی بینای خانی بە ساڵاچوانەوە، بەڵام خۆشبەختانە لە سلێمانی خانی بە ساڵاچوانمان هەیە. ئێمە و کەسانێک کە پێویستیان بەمانەوە بێ لە خانە یانەیە و خانی بە ساڵاچوانی سلێمانی بۆیە و کێشەیەمان نییە. ئەویستمانە ئەو بینایە کە لە شۆڕش دروستکراوە بەکاری بێنی بۆ لە خۆگرتنیوانەیە کە نەخۆشی دەرونیانێ و لەسەر شەقام و شوێنە گشتەکان ژیان بەسەرە بن. بەڵام ئێمە تەنها پێویستمان بە ستافێکە بیناکەمان هەیە، کەلوپەلی ناو بیناکەمان هەیە. گەر بتوانرێت ستافێکمان بۆ دابرێن ئێمە توانین ئەو بینایە بەکاربێنین و ئەو کەسانە لە خۆ بگرینە نەگەر سنووری چەمچەماڵە توانین سنووری سلێمانی و قەزامەحەکانی دەوروبەرشی کۆ بکەینەوە لەوانە خزمەتیان بکەین. ئێمە توانین مۆزەفە ئیداریەکان و کەسانی کارمەندی ئیدارین لەگەڵ پاسەوانەکانە دابین بکەین، تەنها ئەمێنێتەوە چەند کارمەندێکی دەرونی لەگەڵ چەند پەرستار و دکتۆرێک بۆی بتوانین لە ڕووی تەندروستیەوە خزمەت بکرێن. تا ئێستا چەند جارێ هەوڵمان داوە بۆ دابینکردنی ستافێک، بەڵام بەهۆی قەیرانی دارایی و حکومەت ناچ دەژێرباریەوەی کە بتوانێت چەند کەسێکمان بۆ دابمەزرێنێ.